ئەو فشارانەی ئەمریکا تەبعاً ئەمریکیەکان خۆیان پارەی پێشمەرگایەن خۆیان هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیس و ڕاهێنانەکەن ئەو خۆیان بەپارێزەر و بەرگریکارن لە هەرێمی کوردستان لە بەرامبەر تورکیا و ئێران و هەندێک هێزی تر و تان لە بەرامبەر داعشیشە بۆیە ئێمە پەیوەندی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە استراتیژی و گرنگ ئەبینین بۆ هەرێمی کوردستان چ هەرێمی کوردستان و چ ڕۆژئاوای کوردستانیش سەرڕای ئەو کێشانەشی کە هەبێ بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیکێکی زۆری لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەبوو لە 91 تا ئێستا ئەم هەنگاوی مەسعود بەرزانی بۆتە هۆی نیگەرانکردنێکی زۆری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کە دادگا باز دەوەکا کە ئەمانە بە تۆمەتی قسەکردن وایەتە سیخوڕیکردن بۆ ئەمریکا دەستگیرکراون کە ئەمە کۆماری ئیسلامی ئێران کە دوژمنایەتی لەگەڵ ئەمریکا هەیە بەو ئاستە ترسناکە مامەڵ لەگەڵ ئەمریکایە ناکە بۆیە هەرێمی کوردستانە خاتە لێوارێکی ترسناک لە پەیوەندی هەرێمی کوردستان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕەنگەری خاتە هەندێک لیستی سزادانەوە چونکە ئەمە بابەتێکی ئاسان نییە ئەمەی مەسعود بەرزانی دەستی بۆ بردووە و ئەمە تێنەگەشتنە لە ڕاستیە لە پەیوەندی نێودەوڵەتی و تێنەگەشتنە لە مەسەلەی ئازادی ڕادەربڕین لە پشتگیریکردنی ئەمریکا بۆ پەرەپێدانی دیموکراسی ئەو دیموکراسیە بە فەزلی مەسعود بەرزانی و باوکی مەسعود بەرزانی نهاتۆ ئاراوە بەڵکو بە قوربانیدانی خەڵکی هەرێمی کوردستان و پشتگیری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە ئەمە ترسناکە ئەمە تاوەکو قۆناغی سزادانی هەرێمی کوردستان و تا ڕادەیەکیش کە ناگیرکردنی خودی پارتی دیموکراتی کوردستان ئەڕوا ئەگەر بەردەوام بن لەسەر ئەم گاڵتەجاڕیە ئێمە لە چاودێری دادگای تەمیز دەکەین تاوەکو بڕیارێکی عەقلانە بە لە بەرژەوەندی ئارامی و استیقراری هەرێمی کوردستان بێت لە بەرژەوەندی ئازادی و عەدالەت بێ وەشکۆ بۆ دادگا بەشێک لە شکۆ بە دادگا بگێڕێتەوە چکە مەسعود شکاندی لە ڕاستیە بەڵام لە ئاستی عێراقیشا خەریکی ئەوەی کە چۆن دەواازەیەک بدۆزرێتەوە کاتێک کە دادگاکانی ئێرە وەکو ئەوەی هەولێر ئەکرێتە شانۆگەریەک لەلایەن سەرۆکی حکوومەتەوە چۆن لە دادگاکانی عێراق بتوان تەداخل بکەن و خاوڵاتیان بتوان کەیسەکانیان بن بۆ ئەوێ خەریکی ئەوەی دادگایەک بدۆزینە لە ڕووی یاساییەوە جگەلەوەی کە فشاری پەرلەمانی عێراقیش ئەبێت لەسەر هەرێمی کوردستان کە چونکە بەتەنها ئەو هاوڕانە نین کە دەستگی حکم دراون هەندێک هاوڕێ ماوە هەر دەستگی کراوە و حکم نەدراوە هەندێک هاوڕێتر هەڵهاتوون لە ڕاستیە لەو ناوچەی بادنان لەبەرەوەی هەندێکیان گفتوگان لەگەڵ من و دکتۆر غالبا کرد باسی گەندەڵی و چەوتیەکانی مەسعود بەرزانی و سیخوڕیکردنیان بۆ تورکیا کردووە هەڵهاتوون بڕیای دەستگیرکردنیان بۆ دەرچووە لەلایەن پارتیەوە بادینان مڵکی لە ڕاستیە مەسعود بەرزانی باوکی مەسعود بەرزانی نییە مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەگەر ئەوان کارێ بکەن کە بادینان چۆڵکەن کەواتە بێ خەڵکی هەرێمی کوردستانیش کار لەسەرۆکن کە پارتی چۆن بە شەق دەرکراوە لە کەرکووک لە سلێمانی و لە بەغدا و لە شوێنەکان تریش دەربکرێ و کار بکرێ ئەسڵ بە ڕووخاندنی یار بە شێوەی ئەو شێوەی کە خەڵکی هەرێمی کوردستان خۆی ئێوێ ئەمە کۆتایی هێنانە بە ئیستیقرار لە هەرێمی کوردستانە و زەرمەندی یەکەم لەما پارتی دیموکراتی کوردستانە بێت چونکە ئەو شت لە دەست ئەدا لە هەرێمی کوردستانە نەک خەڵک ئێمە تەمان کتابێکی فەرمی ئاراستەی جارێ حکوومەتی هەرێمەکەین تاوەکو زانیاریمان باتە لەسەر ئەم بابەتە بزانم ئەم بابەتە چۆن بڕوویاوە دووهەم دوای ئەوە ئێمە لە ئاستی عێراقی ئەم بابەتە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە و دەستور مافی پەنابەری سیاسی پاراستووە کە ئەو هاوڵاتیە کوردەی کە لە خەڵکی هاوڵاتی تورکیایە ئەو پارێزبەندی دەستوریە ئیگرێتەوە ماوەی 2 ساڵێکە دەستگیر کراوە لای پارتی لە 2009ەوە ئێمە ڕێکاری یاسایی لە دژی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمەگرینە بەر بۆ ئەو هەنگاوانە دەستوریە بەڵام جارێک پێشتر پێویستمان بە کۆکردنەوەی زانیاری زیاترە